ئەم کەسایەتیانە هاتوون بۆ بەشداریکردن لە یەکەمین دیداری هونەری و ئاشتی کە لە کفری بەڕێوە دەچێت. هونەرمەندان لە ناوچە جیاوازەکانی کوردستان و عێراق و وڵاتانی تریش بەشدارن. ڕێکخەرانی دیدارەکە لە ڕێگای هونەرەوە پەیامی ئاشتی و پێکەوە ژیان ڕادەگەێنن. و ئێمە تێنازانی کۆمەڵی ناوچەمان هەیە لەم سنوورانەیە ینی کۆمەڵنەتەوەیەک تێژین کۆمەڵنەتەوەیەکی جاجە تێژین بۆیە ئێمە ویسمان لە ڕێگەی ئەم دیدارەوە بتوانین ئاشتەوایەک دروست بکەین لە ڕێگەی هونەرەوە بۆیە ناومە ناو دیدار و هونەر و ئاشتی و تێدا هونەرمەندانی خوار و عێراق و حلە و بەغداد و ئەوەن ئامادە وە لە کورسانی خۆشمانەوە هونەرمەندانی هەر چوار پارچەی کورسان تێ ئامادە چی پارچە فلم بێ چی وتارێک بێ چی وەکو پێشانگاکان بێ چی وەکو کاری شانۆیی بێ. ئەم دیدارە نێودەوڵەتیە یەکەم جارە لە گەرمیان و کفری بەڕێوە دەچێت. ماوەی 3 ڕۆژ دەخایەنێت و ژانرە هونەریەکانی سینەما و شانۆ و شێوەکاری لەخۆ دەگرێت. کەسایەتیە بەشداربووەکان ڕاشکاوانە دەڵێن هونەر دەتوانێت ئاشتی بە ڕێگا دروستەکەی بچەسپێنێت و ئەم دیدارەش دەلاقەیەکی باشە بۆ و ئامانجە. جۆرا و جۆری خەڵکەکە کە هاتوونە هونەرمەندان لە شارەکانی هەرێمەوە و لە دەرەوەی هەرێم لە ناو عێراق و دەرەوەی عێراق بەڕاستی ئەوە جێ شانازیە ئێمە کە بتوانین لە گەرمیان بە تایبەتی لە کبری شتێک وا بکرێت لای من ئەمە شتێکی زۆر گەورەیە و پیرۆزە و دەتوانین زۆر لە سەریا بکەینە بناغەیەک و لە سەریا بنا بکەین بۆ دوا ڕۆژی هونەر لە ناوچەکە. الفن بيناشد الإنسانية بيخاطب الإنسانية. هونەر مرۆڤایەتی ئەدوێنێت. بوونی میهرەجانێکی لەم شێوەیەش لە کفری کە ناوچەیەکی پڕ شارستانیەتە و خەڵکێکی بەتوانێتیایە کارێکی زۆر گەورەیە بە تایبەت کە دەبێتە هۆی کۆکردنەوەی خەڵکێکی زۆر لە هەموو ڕنگ و ڕەگەزەکان. بڕیارە لەم دیدارە هونەریەدا کە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی سپۆنسەری کردووە 4 کورتە فلیم و 3 شانۆیی نمایش بکرێن و تابلۆی 50 شێوەکاری کورد و عەرەب لە پێشەنگایەکدا بخرێتە ڕوو. نمایشی کاری دەستڕەنگینی خانمان و بەڕگەی میوزیکیش بەشێکی تری چالاکیەکانن. هەموو ئەمانە پەیامی ئەو ئاشتی و پێکەوە ژیانە بەرجەستە دەکەن کە گشتلایەک بانگی بۆ دەکات. سامان کەریم کورد سات نیوز کفری.